لە ناحیە ئەربەتی سەربە سلێمانی فێرگەیەکی شاولین هەیە کە ژمارەیەکی زۆر فێرخواز لەخۆ دەگرێت. ماستەر سەرهەنگ ئەحمەد سەرپەرشتیاری فێرگەکەیە لەگەڵ ڕاهێنەرەکانی دیکەی هاوڕێی کە هەمیشە مەشقی جیاواز و سەرنجڕاکێش ئەنجامەدەن بۆ پێگەیاندنی یاریزانی نوێ لە کۆنفۆ شاولین. سەیری خۆر ئاوەبوون بکە لە چیاکانی باکوور کە خۆر ئاوا بوو مانگ دەرەکەوێ نێوانیان ببڕا کە مانگ و خۆریش لەسەر شمشێرەکە جیابوونەوە و بڕیتن ئەوا چاوت بە تەواوەتی دەکرێتەوە.以4正4隅8个方位为运动轨迹，与《周易》八卦图中的卦象相似。من سەرنگ ئەحمەد ناسراو بە ماستەر خوێندکاری دوو گەورە مامۆستا ئەحمەد ناسراو بە ئەحمەدکارەتی وە گران ماستەر شیدی فینکسێناسێرم بە نزیکەی ماوەی 5 ساڵە قوتابخانەیەکمان دامەزراندووە لەژێر دروشمەکانی پەروەردەی عەقڵی توانای جەسەدی ڕزگرتنی هەمیشەیی. وە لە ئێستادا نوێنەری ئیتیحادی نێودەوڵەتی شاولین و ودانگم لە وڵاتی ئیسپانیا وە سەرۆکی ڕێکخراوی ماستەر سپۆرت و ڕاهێنەری گشتی لە قوتابخانەی شاولین کلاسیک. قوتابخانەی شاولین کلاسیک سەر بە ڕێکخراوی ماستەر سپۆرت هەستا بە ئەنجامدانی کەمپینێک لە یەکێک لە ناوچە شەخاویەکانی کوردستان بەمەبەستی گەشتکردنەوەی ئاستی قوتابیەکانمان و لەناو ئەم کەمپینەدا جۆرەها چالاکی وەرزشیمان ئەنجام داوە و لە ئێستایشدا بە سەدان قوتابی لەناو قوتابخانەکەماندا بەشدارە لە هەردوو ڕەگەز کوڕان کچان. سربەست ئەحمەد ناسراوم بە شیفۆ سەربەست خوێندکاری هەردوو گەورە مامۆستا ئەحمەد کە ناسراوە بە ئەحمەدکارەتی و گراند ماستەر سێناسێرم و نوێنەری ئیتیحادی شاولین و هودانگم و جێگری سەرۆکی ڕێکخراوی ماستەر سپۆرتم و ئێمە ئەم کەمپینەمان ڕێک خستووە بە مەستی بەرزکردنەوەی ئاستی فێرخوازەکانمان هەم لە لایەنی جەسەدی و هەم لە لایەنی ڕۆحیەوە و کەمپینەکەمان ماوەی 2 ڕۆژ و شەوێکی خایاندووە. لەم کەمپینەدا جۆرەها مەشق و چالاکیمان ئەنجام داوە کە ناتوانێت لە هۆڵە وەرزشەکاندا ئەنجام بدرێت. من ڕیا سەردار ئەحمەد ماوەی 4 ساڵە پەیوەندیم کردە بە قوتابخانەی شاولین کلاسیک بۆ ڕێکخراوی ماستەر سپۆرت لەسەر هەردوو دەستی مامۆستای بەڕێز مامۆستا سەرنگ ئەحمەد کە ناسراوە بە ماستەر و مامۆستا سەربەست ئەحمەد کە ناسراوە بە شیفۆ سەربەست و ڕێز و دەستخۆشیم هەیە بۆیان بەڕاستی ماوەیەکی زۆرە کە لەگەڵ مامۆستاکانم تەمرینەکەم لەلایەنی پەروەردەیی و بەلایەنی جەستەیی و ڕۆحیشەوە ئیسفادەیەکی زۆرم لێ کردوون زۆر ڕێش و دەستخۆشیم هەیە بۆیان زۆر سپاسیان دەکەم.
ناو مازاد غەریبە کە ماوەی 3 ساڵە لە قوتابخانەی شاوڵین کلاسیک یاری ئەەکەم کە ئیسفادەیەکی زۆرم لە هەردوو مامۆسای گەورە بینیوە لە قوتابخانەکەمان بە سەدان قوتابی بەشداری کردووە لە هەردوو ڕەگەز کچان و کوڕان و منداڵان و هەمومان لە قوتابخانەکەەوە خێزانێک بووین کەمپینێکمان ڕاگەیاندووە کە وەک خێزانێک وین لە ناوم کەمپینەیە دەستخۆشی لە هەردوو مامۆسای ئەزیزەکەم سەرکەوتوو بن هەمیشە. بەختیارنامێکم ماوەی 4 ساڵە بەشداریم لە قوتابخانەی شاوڵین هەولێر کردووە لەسەر دەستی هەردوو مامۆستای گەورە مامۆستا سەرهەنگ ئەحمەد ناسراو بە ماستەر مامۆستا سەربەز ئەحمەد ناسراو بە شیفۆ و هەر ئیسفادەیەکی زۆرمان لێ کردووە هە لە لایەنی ڕۆحیەتی و هە لە لایەنی جەستەتی. محەممەد جەمال کە خوێندکارم لە قوتابخانەی شاوڵین کلاسیک ماوەی 3-4 ساڵە بێت لەم قوتابخانە بەردەوامین قوتابخانەیە کە هەم لە هەردوو ڕەگەزی کچان و کوڕان بەشداری تیاکەن لایەنی جەسەدی و لایەنی ڕۆحی کۆمەڵێ تەمرینمان کرد کۆمەڵێ تەمرینی جەنگی کە سپاس بەخوای ئیسفادەمان لێ کردووە وەکو خێزانێکین لێرەوە سپاس و پێزانینی خۆم بە هەردوو مامۆسایی گەورەم شیفۆ سەربەز ئەحمەد و ماستەر سەرهەنگ ئەحمەد سپاس. تشکی بەناوی خوای گەورە من ناوم ئەکرەم حەسەن ناسراوم بە محەممەد دەربەنی من ئەم وەرزشەم هەڵبژاردووە کە خولیایی مناڵیم بۆ زۆر حەسم بەوە ئەکرد کە بگەم بە ئاستێک ناو خەڵکە خزمەتی پێ بکەم ئەلحەمدولیلا نەمتوانین لەو کاتە بەس ئەلحەمدولیلا ئێستا دەستم پێ کردەوە و توانیمە ئاستێکی زۆر باش ببڕم بۆ ماوەی 4 ساڵە لەم قوتابخانە لەم ڕێکخراوە کە دەستم کردووە بە یاری ئەلحەمدولیلا نەتیجەیەکی زۆر باشم بەدەست هێناوە کە توانیمە ئاستێکی زۆر بەرز ببڕم و جێگای سپاس و ستایشە ئەو دوو مامۆستا کە منیان گەیان تا ئاستێکی ئەوەی کە بتوانم متمانم بەخۆم ببێ.